تەمەنێک لە غوربەتدا. ئێرە کەمپی شیروانە شوێنی ئەو کوردانەی خۆرهەڵاتی کوردستانە کە ڕەنگە هەرگیز بیریان لەوە نەکردبێتەوە جێهێشتنی زێدەکان 33 ساڵ درێژەیە بێ 33 ساڵ دەربەدەری و ئاوارەی 33 ساڵ غوربەتی و بێناسنامەی چیرۆکی ئەو کوردانەیە کە تاکە هۆکاری هەڵبژاردننی ئەم ژیانەش تەنها کوردبوونی ئەوان بووە. سیوسێ ساڵ ئاوارەی و دەربەدەری 33 ساڵ غوربەت و بێناسنامەی چیرۆکی ئەو کوردانەی خۆرهەڵاتی کوردستانە کە ڕەنگە هەرگیز بیریان لەوە نەکردبێتەوە جێهێشتنی زێدەکەیان 33 ساڵ درێژە دەکێشێ کە بەهۆی بڕیارێکی ڕابەری شوڕەشی ئیسلامی ئێران خومەینی لە ساڵی 1970 دژ بە کورد دەری کرد بۆ ماوەی 33 ساڵ بێناسنامە بن. ئەو محەلە سەردامی هەمەی بردخستینە شوێنێ نەئایی بوو نەکوچی بوو خستینە شوێنێ یەک لە نقورمان بکات ئیتر مردم کورد خۆی زیرەک و چاو گوێی کردەوە بۆ خۆی لە هەموو لایەکە کەوتە ئەمە ئەشقار سندون ناحنێ و بەدبەختیە و نانە ڕەقە سندون کەپڵە سندن و بەدبەختێ تا ئەو نێ چاو گوێی دڕیوە ئیتر هەر لە دۆزا خاوینە تا هاتی نەگەرە شوێنمان نۆ بێژین دڵخۆشێکمان بووە دەشەو ئەومانووە 15 شەو ئەومانەوە بەخوا هاتین لە عەرەب ئەومان بردەوە سەر هەتا ڕینەسە خولوقاتمان لە گیر کەوتگە ئەی معاشیان تەواو نوێدا پێمان هاتینە عێراق حکومەت بڕمانی بۆ دزکەرە حکومەتی عێراق بردمانە دزکەرە لە دزکەرە ئاغەکان حەمەتار بە و ئەمانەیەنی مخابراتان و یەمان کردە عێراقی چون قەرێکمان جنسەی قەرێکیان لەم خانەقە دراون و لە هەڵەوجە و لەم لالۆ و لا کرمانیانی عێراقی مانوەن لە ڕۆمادێ لێ ئەنفالمان کرد گیانمانوە کەرەمی خوا ئەوەڵ کەرەمی خوا دەهەم کەرەمی خوا و سەلتەنە تەڵەبەکان ئەوانە هەڵسان هەوێ و جنسەی ئەوەی ئەسکەری و بێژین ئەمە سەرگوردە و ئەمە سەرهەنگە و ئەمە نازانم گروبانە و ئەمەی نیشارەبانیە و ئەوە قەواڵەی هەیە و قەواڵەی زەوی ئەمانیانە برد لە وەزارەتی خارجەی عێراق نانە وتیان بابە ئەمە درۆکەن ئەمانە ئێرانی کوڕی ئێرانین ئەمە هینەکانیان ئەمە کارتی شناسیانیان ئێمە ئەیان ناسی ئەگەر ئەو سەلتەنە تەڵەبانە نەوە ئێمان ئەنفالە کرد خۆلانەدا ملمانە و درۆیان خۆیانان کردوێ ئێرانی عێراقی چن ئاوە ئاوا ئێمان تاوانبار کرد سیوسێ ساڵ ئاوارەین و حکوومەتی چێکی بۆ نەکردین و ئەمە خاڵمانە ئاو لە ئێراوە هاتووە لە خوارەوە دەرچووە و قیمەتی 3-4 ملیۆن هەر کەلوپەلمان خراپ بووە و جۆ وەزیات و یانەی بێژم خواردن و هەروە ئارد و هەموو شتێکمان خراپ بووە و گشتی ئاوی تێچووە و گشتی ئاوی پێکرێ و ئەوان هەموو بەیانیەک کە لە خەو هەڵدەستن بە چاوەکانیان یاری لەگەڵ خۆردا دەکەن خەون بە وڵاتێکەوە دەبینن خاوەنی ناسنامەی خۆیان و چەند مەترە زەویەک بن ئەو بیرۆکەی بەردەوام لە مێشکیەواندایە ئاخۆ ئەبێت تا چەند ساڵی دیکە لە چاوەڕوانیدا بژین
ئەو چیرۆکە بێکۆتایی ئەوان کە بۆ ماوەی 33 ساڵ دووبارە ئەبێتەوە ئاخۆ ئەمجارە گەردەلوولی ڕۆژگار بەرەو کوێ ڕاپێچیان دەکات کەشتیەکەیان لە کام کەناردا ئۆقرە دەگرێت. ماوەیەک لەم کورسانە ماینەوە دوای ماوەکە بێژم لە 82 تر نەقلی ڕۆمادیان کردین. ماوەیەکی زۆری لە ڕۆمادی بووین دەورمان سیاج بوو هەتا حراسیاتی سیاجەکەیشان پیاداین هەتا 91 جا لە 92ەوە دریا لە عێراقی تر تۆزێ مەسەن سیاج و هەراو بەزمەکە نەما ئەو حراسیات وشتەوە ئەمانە نەما ئەیتر تۆزێ وەزعمان باش بوو هەتا لەو کاتە وەرەقەی 2 سەعاتیشان پێداین کە بچینە بازاڕە گەر کەسێ نەخۆشینێکی بووە مەراجعەی دکتۆرە شتێکی بکردایە. خۆی گەرانەوەکمەند برێک تایبەتمەندی تایبەتی خۆی بوو. ئێمە گەرانەوەی ئەو بەرە خەڵکە لێراتنەکەن پێ ئێستا شێرەوەن ڕێگەیەنەکە بە شێوازێکی ئاسایی نەگەڕێنەوە ئەنی وەکو ئەوەی بوو کە پێش هاتنەوەی ئەوەی ئێمە بێنەوە وەزعێک لە ناوی کەمپەکە ئێمە وەکو کەمپیالدار دەستی پێکرد ئەو بەس ئەوە بوو کە لانیەلێکی بزوتنەوە دروست بوون بزوتنەوەی ئیسلامی وەکو ئەنسار الئیسلام وەکو ئەنسار السونە وەکو مجاهدین کە بەڕاستی وەزعێکی زۆر ناشرینە ناوی کەمپەکە و ترسهێنەریان دروست کرد چونکە ئەو کاتە حکوومەت بۆ خۆی نەبوو دەسەڵاتێک نەبوو قووەیەک نەبوو کە بتوانێت ئەمنیەتە بپارێزێ بۆیە ئێمەش بە شێوەیەکی زۆر نائاسانە لە هەتە زۆرێک لەو ماڵانە بەتوانم بڵم بە شەو ساریان گرد و توانین گەڕێنەوە هەرێمی کوردستان. ئەوان ژیانێک دەگوزارێنن جیاواز لە خەڵکی ئاسایی ژیانێک بێوەڵات و ناسنامە تاکە هۆکاری ئەمەش کوردبوونی ئەوانە هەر بۆیە کە بێبەش کراون لە ژیانی ئاسایی. ئەوان لە بەرگەرمای هاوین و سەرمای زستاندا لەگەڵ هەندێک چیرۆکی دووبارەدا شەو و ڕۆژ بەسەر ئەبەن خەون بەس پێدەیەکەوە دەبینن کە ئاواتی ئەوان بێنێتە دی و هیچ نەبێ خاوەن ناسنامە بن. هەموو ئارەزوەکانی ئەوان تەنها بوونی ژیانێکی سادەیە نشتیمان بۆ ئەوان تەنها خەم و کەسەر بووە بوتە دۆزەخێک کە هەموو ڕۆژێک جەستەی ماندویان تێدا دەسووتێ چونکە وەک خۆیان باسی دەکەن هیچ جێگایەک شک نابن پێی بڵێن ئەمە نیشتیمانی ئێمەیە. دیارە ئەم شوێنێکی سەکە ئێمە تێیداین هاتاکو ئێستا لە ساڵی 2003 تا 2004 ژێمە لێمان گەڕاوەتەوە هاتینەتە ئەم شوێنە هاتاکو ئێستا لەم شوێنێ ئەمە ئاژین دوێ دیارە شوێنەکە شوێنی خۆمان نییە بەڕاستی شوێنی ئەشرەتی باجەڵانە مڵکی خۆمان نییە حکوومەت بڕیاریدا لە ماوەیەکی کەمدا شوێنی تایبەت بۆ خۆمان بدۆزێتەوە شوێنێکی تایبەتمان بۆ بکە کە بە دڵنیایەوە تێدا بژین و ماڵ مناڵمان تێدا بژین خاوەن مڵک داوە خاوەن ماڵ داوە دایمەن داوای ماڵەکانی خوێنگەن لەم کەمپە وەعزمان تاڵە و شەو ڕۆژمان هەر تاڵە مردمی ئینسان بۆ زیندەوی بۆ ئیسراعەتی مناڵی و مەدرسەی و فڵانی و بێمانی مردم بۆ ئیسراعەت دەگەڕێ ئێمە لە هەموو بارێکۆ دەست کورتین هیچمان نییە یا بۆ 10 ساڵە چۆ هاتینە سا ئەم وڵاتی شیمالە نە یارمەتیمان ئەدەنێ نە مەعاشمان ئەدەنێ ئاو لیوە تێ لێراوە دەرەچوە لێراوە بڕوە لەبانەوە دەرەچوە کەلوپەلی ساقمان نییە دەنگمان لای خوانی و ئەلای بەنێژ ناگەی ئێمە لە هەموو بوارێکەوە زیانمان سەختە زۆر زیانمان سەختە یانێ سەختی ئێمە هەسی مەگەر کوردەکانی سووریا بێتی حقیقەتی پێبێژم ژیانمان سەختە ئینسان بۆ ژیانێک ئیشەکە مناڵمان توێ خۆمان کراسیارەها لەسەر خۆمانە ڕۆ بۆ مەدرسە خەرج و مخارەجی مناڵی مەدرسە لە کۆڵی خۆمان
بۆ ماوەی 33 ساڵە دوورن لە خاک و نیشتیمان چەندین حەزرەت لە ناخی ئەواندا بە هەڵواسراوی ماونەتەوە ڕەنگە گردنەوەی گرەی ئەوان زۆر قرس بێت سەرهەڵکردن بەرەو ڕێگایەکی نادیار و چارە نووسێکی بێناونیشان ئەبێ ئازارەکانی ئەوان چەندە قرس بێت وەکو خۆیان دەڵێن ئازارەکانیان بەقەت بەرزی چیای بێستون فرمێسکیان ڕێشتووە بۆی بەڵام لەگەڵ ئەوەشدا بێهیوانین و با ئومێدی کۆتای هاتنی غوربەتیەکەیانن من ئەمە 33 ساڵە 34 ساڵە ئاوارەم بەدبەختم قەسەم بەخۆ ئەم کەمپە بەدبەختەوە دەستی ژیانێکی بەدبختی و گشتی ژیانی بەدبختیە هەڕێ هەسی قوربەسەریە کرێکاری بۆ ناوێ من ئەو خۆمەوە ئیمڕۆ چوون بۆ کرێکاری 10,000 دینار کارم کرد 10,000 دینارکە بنەوە داز دەستی چی پێ کردیوم چی ژیانێکی ئەمە بەدبختین قوربەسەرین ئاواتی و ماڵمان ئاو بەخوا لێرەوە چووە لێو دەرچووە چی غرفەمانەیە گشتی پڕوە لە ئاوها چی قاڵی و زیلۆ و گشتمان هەیە و بێتانی تەڕ بووە لە تا تەلەڤیزیۆنیش تەڕ بووە سەراجەش تەڕ بووە چارەی هێمە بکەن ئێمە بەدبەختی بنۆڕە کۆڵانەکەمان بنۆڕە ماڵم بڕۆ حاڵمان بدان چۆنین شوێنی نوێشە شوێنێکمان بۆ دامێن بکەن پیاوەتیکەن هێمە ڕزگارەکەن لە ئەم شوێنە ئەوە حاڵی هێمەیە سێرکە قەسەمەخە بەیانی ساعت 6 چوون بۆ کرێکاری ئیسێتی ئەمە ئیسەی وەچە حەلەوسە ناڵم بڕۆم و ماڵەوە لێ بەدبەختی ئەی وەڵڵا هاتە توخواوە ژیانە منەکەین ئەوەش قوربەسەری ئێمە ئاوەستیانی تێە ئەمە 34 ساڵی میزانی ئێمە ئەمە کارمانە ژیانمان نییە کەس حکومەتێ نییە داری ئێمە بگەێنێ بمانەوەسی شوێنێکمان بە دیاری بکە ئیسش کەمەوەی هەر ساڵیان هەرێمی کوردستانە و هەر لە هاتنمان بۆ ئێرە تاکو ئیسا کەمەوەی هەر ساڵی ئێمە داواکاریەکانمان هەموو شتێ ڕوبەڕووی حکومەتی هەرێمی کوردستان کردووە و داوامان کردێت کە حکومەتی هەرێمی کوردستان بۆ مەسلەیەکی لە شتە هەرگرنگەکان مەسەلەی شتێ جێبوونە شوێنێکمان بۆ دیاری بکە دەقەڵ ئێمەش بتوانین وەکو پەنابەرەکانی تر کە شوێنی تایبەتی خوانە نیە بڕۆنە شوێنێکی تایبەتی و ژیانی و بژی خۆمان بۆی نەڕێەوە ئەمجا ماوە ئەنیشیان گۆڵدا عەرەبەکان ئاوەکەمانیان شکار ئای خواردنەکەمان بە کەلامی خوا ئاومان سندە بە 9,000 تان کرد سندمانە بە 10 سندمانە بە 5 بە قاوە قەڵخانیەکانە تانکری ئاوی ترەیلی سندیانە بە 18,000 ئەیدی یۆڵمانیان کرد بۆ عەرەب حەساوکە عەرەب ئاوی نەداکرد کەمپی شێرەوەن 15 کیلۆمەتر کەوتوتە باشووری خۆرهەڵاتی کەلارەوە ئەو خانوانەی ئەم ئاوارە کوردانەی تێدا دەژین لە سەردەمی حکومڕانی سەدام حوسێندا دروست کراون لەم کەمپەدا بنکەیەکی تەندروستی و قوتابخانەیەکی بنەرەتی هەن بەڵام بە پێی وتەکانی ئەوان زۆر خراپن و خزمەتگوزاریان تێدا کەمە و لە زستاندا تووشی زۆر دەردەسەری دەبن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەیان مەدرسەمانە بۆ خاستکەن لە هاوینە زۆر گەرمە و لە زووسانە ئەو تێتە ناو ئەتیکە مەدرسەکەەوە ملمانە و نەخۆشخانەیەکیشمان بۆ دروستکەن و یەک ساحەیینی مناڵانشمان بۆ دروستکەن داواکاری ئەمەش وەکو ژیانی وەکو ملەتی کورد چۆن ئەژی وەکو ئەوانەیە وا ئەژین ژیانێکی وایچە نەفرە داوای فرێژ ناکەن ژیانێکمان بۆ دابین کە ئێمەی مناڵمان چاوگوێ بدڕێتەوە مناڵمان بژی مناڵمان ئیسراحەتێ بکە خۆمان ئیسراحەتێ بکەن ێژن مافی مرۆڤ مافی مرۆچەیشی دیارنی ئەوان باسی ئەوەش دەکەن چەندین جار بەرپرسەکان سەردانیان کردوون بەڵام تەنها بەڵێنیان پێداون و هیچ بەڵێنێکیشیان جێبەجێ نەکردووە. 20 ساڵە 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 20
مەداواکاری مۆسە کە لە حکوومەت یارمی کوردستان ئەو داخوازانەی کە ئێمە ڕوبەڕوومان کردو ئەو ماوەی زەمانەیە کە داوامان کردووە ئەو داخوازانمان بۆ جێبەجێ بکەن بە تایبەتی مەسەڵەی نیشتە جێبوون کە گرنگترین کارە بۆمان دوومەن مەسەڵەی ڕاتبە ئێمە هەر نەبێ خەڵک بە ڕاستپێکی ملیۆنی دیناری ناژی بەڵام ئایا ژیانی ئێمە چۆن ئەگوزارێ ئێمە ژیانێکە هەمیشە بە کرێکاری ئەوزمانە ئێمە پێمان خۆشە بەڕاستی حکوومەت ئاوڕێ بداتەوە مۆزوو یارمەتیدانەوە خەڵکە ئێستا ئێمە زۆربەی گەنجەکانی ئەو کەمپە دەست بێکاریوە ناڵێنن ئەمە کێشە سەربار هەموو شتێکە دوو ئەو کەسانێکی چا ئایستێشە زانکۆکان تەواوەکان فەرەجار لە ماڵا دانیشن ناتوان لە جەلێکدا بمەزنێن ئەمانە زۆربەی کێشەکانە جای وادارم لەو پەیوەندی ئمە ئەوەنە دەنگی خۆمان بەرزوە کردگا بەداخەوە تا ئێستا لە چەندین کەناڵە قسەمان کرد بەڵام هیچ نەتیجەیەک نەبووە لە لەم جەژنی ڕەمەزانە مەسئولێکی حکومی هاتە کەمپەکە سەردانی کەمپەکەی مەیە کرد ئەوەنە تەئسیرمان ناسەر قسەکانی وتی من لە ئەنجومەنی وەزیرانە ڕێگایەکتان بووەکەمە بۆ خۆتان بێن دانیشن لە ئەنجومەنی وەزیرانە قسەکانتان بکەن بەڵام دوای مانگی و نیوێ دوو مانگ تا ئێستا هیچی دیار نییە کیشەیەکی سەرەکی ئێمە ئەوەیە بەداخەوە نەوین ناسنامەس ئێمە ئێستا لە کوردستانی ئێرانەوانە کە گەڕاونەوەتە کوردستان ئێران پیان ئەڵێن عێراقیەکان کە پێشتر لە ڕۆمالیە بووین بە ئێمە عەرەبەکان بە ئێمەوتیان کاکە ئێستا ئەوانە هاتوونەتە کوردستان پیان ئەڵێن ئێرانی یانە تا ئێستایجیمە دوای 34 ساڵ هیچ تا خاوەن ناسنامەیەک نییە کە بۆ خۆمان ئێحتراف بە خۆمان بکەین کەسی ئەترافمان پێ نەکەن زۆربەی دانیشتوانی ئەم کەمپە بێکارن چونکە ناتوانن دابمەزرێن و هەروەها ناتوانن ژیانی هاوسەری پێک بێنن لەبەر ئەوەی ناسنامەیان نییە و لە دادگا ئیش و کارەکانیان بۆ ڕاناپەڕێنێ داواکاری ئەوان لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئەوەیە کە هەلی کاریان بۆ بدۆزنەوە گەیە داواکاریمانە بابا ئەمە بۆ ئەمان کە نەملی حکوومەت و ئەم لاولا هەر یەکێکمانە نەبانێ ئیشێکۆ بابە خۆمان لە ملی ماڵ و مناڵی خۆمان بووین و لە سوالکردن کەوی هەیوێ نام دوو پەتومان باتەوە هەی نازانم کێ دوو بەتانیمان وایە وە چێوێ بۆ ئێمە ئەو کاالێ بنەبانی کە ئیشێکۆ بتوانێت بیکە من بنەبانێ ئیشێکۆ بتوانم بیکەم کاک مەجید دەبانێ ئیشێکۆ بتوانێت بیکە بۆ دەست بکەینە تاکەی سوال بکەین ئێمە تاکەی دەزوا پێ بکەیت هەرکێمانە نەبانێ ئیشێکە وەینی خۆی ئەوە نەجارە ئەوە فەلا ئەوە باغداریەکە باغداری ئەوە گزگەدا بۆ نازانم بەلەدی ئاوە داواکاریەکەین لەمە حکوومەت کارێکمان بۆ بکە فکرێکمان بکە خوا هەڵ نارێ ئێمە ئاوارە لێ خۆمیین بەدبەختین خوا ئەمە چەند سال لە وەتەنی خۆمان دەریکردین ناتوانین بڕێن بە وەتەن گشتی ملمانەکە نەفەتەوە ئەمان خینکێن ئەی شوێنی ئەمیچە ئەمەستا خۆمان ئەمانێنەوە چاو ئەمە تا هەنیمێ باران دایتر ئاو لە هەموو لایکە وجمەکەوتێ ئەی مردمتانە یەکێک کەسێکی بێ باشتریشە یەکێک کەسین کێکی نییە هەر لاوە ئەخنکە هەنمێ کوردستان کارێکمان بۆ بکە یا فکرێکمان بۆ بکە یا خانیە یا عەرزێ یا ئاە شتێکمان باتێ یا ئەمە عاشێکمان بۆ بڕێتەوە هەر بۆ خوا ئەگەر سەرنج بدەن لەسەر دیواری ئەم خانوانە هەندێ نووسین ئەبینین کە لەسەر زۆربەی خانوواکاندا نووسراون ئەم خانووە بۆ فڵانە کەسە ئەمەش بە پێی قسەکانی دانیشتوانی ئەم کەمپە واتە دوای ڕۆیشتنی ئێوە ئەم خانوانە هی ئێمەن واتە ئێوە خاوەنی نین ئەمەش کاریگەریەکی خراپی لەسەر لانی دەرونی ئەوان بەجێهێشتووە هەر بۆیە ئەبێ ڕۆژێک ئەم شوێنە بەجێ بێڵین نازانین چارەنووسی ئێمە چی ئەبێ کام شوێن دەبێتە دوایین وێزگەی ژیانیان ئایسێکە بۆ خۆتان سێر خانووەکان بکەن خانووی نیە لە قەینە نووسابی گیرابێ بۆ فڵان کەس ئێمە هەر جارێ باران باری وەزی ئەو خەڵکە بەڕاستی شپرزە هەر چەند ڕۆژ پیش باران باریوە خۆزگایە بە چای خۆتان کەمپی شێرەوەتان بینایە نیوەی ماڵەکان ناو ئاوە بوون من تەنیا ئێستا دەتوانم بڵێم خاوەنی سەلاجەیەک و تەلەڤیزیۆنێک گوشتێکیوان چون خاوەنی مڵک نییەم خاوەنی ماڵ نییە مناڵەکانیشم گۆرە بوون جێگە نییە من ژنیان بۆ بخوازم و یاخود شوێنێکی تایبەتیانە بێ بۆ خۆیان ژیانی تێدا بۆ لەسەر ئەوەی کە ئەو خانوویشە ئێستا تێداین ماڵی خەڵکە ئەوەی ژیانی خۆم کرێکاری خۆمان بووە بەڕاستی خەرجی ئەو خانوانمانە کردووە
خەرجی ئەو خانمانە ینی ژیانی ئێمە هەرمووی بۆ فیڕۆ چووە. ئەوەی کە ئێمە وەکو ئەو کۆمەڵە خەڵکەی کە ئمرۆ لە شێرەوە لە ژین و بۆ خۆیان لە وەزعی ئەوەی ئاگدارن کە ئەو شوێنەمەتیان نیشتەجێین ئەو ئەو خانوانەیە ئەو ملکە مڵکی ئێمە نییە تازە چەندی جار و کۆڕپیقان باسییان کرد داوای چۆڵبوونی شوێنەکە یا داوای ئەو خانە بەرامانی لێکرازە کەمە بۆ خاوەن مڵکان بگەڕێنەوەوانە. أشهد أن لا إله إلا الله. لە ساڵی 2004ەوە ئەم ئاوارانە لێرە نیشتەجێ بوونە کە ماوەی 8 ساڵ ژیان لێرە بەسەرە بن. داواکارن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هیچ نەبێ خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆ دابی نەکرێ وەکو کە ئەبینین تاخەکانیان هەمویان قوڕاوی و قیرتاو نەکراون بۆیە داواکاری ئەوان ئەوە هیچ نەبێتن پارچە زەویەکیان پێڕەوا ببینن دوای 33 ساڵ ئاوارەیی وەکو هاوڵاتی پلە دوو سەریان نەکرێت. وەک خۆیان باز دەکەن لە 19 ئابی ساڵی 1970دا ڕابەری شۆڕەشی ئەو کاتە ئیسلامی ئێران بڕیاری شەڕی بە ناوی فەرمانی جیهاد دژ بە کوردی وڵاتەکەی ڕاگەیاند. ئەوان ناچار بوون شوێنەکەیان لە پارێزگای کرماشانی خۆرهەڵاتی کوردستان جێ بهێڵن. خومینی شەڕی دژ بە کورد لە قەزای پاوە و شاری سنە دەست پێ کرد و ماوەی 3 مانگ بەردەوام بوو. بەو هۆیەوە ژمارەیەکی زۆر هاوڵاتیانی کورد لە خۆرهەڵاتی کوردستان خاکی نیشتیمانەکەیان بەجێهێشت و ڕویان لە باشووری کوردستان کرد. لە کاتی دەستپێکردنی جەنگی نێوان عێراق و ئێراندا لە مانگی ئەیلولی ساڵی 1970 پاش 3 ساڵمانەوەی ئەو ئاوارانە لە کوردستان سەرنجام لە ساڵی 1982دا سەرجەمیان بوو کەمپی ئاڵتاش لە پارێزگای ئەمبار ڕاگوێزران کە بەوتەی یەکێک لەو ئاوارانە ڕاگواستنەوەیان بەهۆی ئەوە بووە کە نەبوونەتە جاش. مانەوەیان لە کەمپی ئاڵتاش درێژەی کێشا هەرچەندە لە کاتی داگیرکردنی کۆیدا لەلایەن عێراقەوە لە 2 ئابی ساڵی 1990 بەشێکیان گەڕانەوە خۆرهەڵاتی کوردستان بەپێی وتەی ئەوان هەندێکیان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە سێدارە دران. ڕۆخانی حکوومەت عێراق لە ساڵی 2003دا جارێکی دیکە ڕێگای بۆ بەشێک لەو ئاوارانە خۆش کرد عێراق جێ بهێڵن. لەو ساڵەدا بەشێکیان کە نزیکە 90 ماڵ دەبوون لە کەمپی شێرەوەن لە نزیک کەلار نیشتەجێ بوون. هەندێکیشیان ڕویان لە کەمپی کاوە لە هەولێر و کەمپی باریکە لە نزیک سلێمانی کرد. نێزیکەی 1200 کەسیش لەو ئاوارانە ڕویان لە کەمپی کەرامە لە وڵاتی ئوردن کرد و دوجار بەهۆی وەرنەگرتنیان هەمویان ڕەوانەی وڵاتی سێم کران.